تەوەرەکانی پرۆگرام لە تەوەریەکەم باسەوە دەکەین بەمبەستی پاراستنی دەستنووسی زانایانی کورد پرۆژەی مشتوماڵکردنی دەستنووس لە سلێمانی دەکرێتەوە دیارە ئەم پرۆژەیە گرنگی و ئامانجی خۆی هەیە بە ئامانجی دەوڵەمەندکردنی مێژوو هەروە پاراستنی ئەو دەستنووسانە کە دەستنووسی مێژوونووسان و کەڵە شاعیران و هەروەها کەسە دیاریەکانی کووردە بۆ پاراستنی ئەم دەستنووسانە ئەم پرۆژەیە ڕاگەیاندراوە بۆ گرنگی ئەم پرۆژەیە و ئامانجی ئەم پرۆژەیە زۆر بەڕێز عرفان عوسمان سەرۆکی ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد لە ستودیۆی بەیانی کوردستانی لامان ئامادەیە کاک عرفان بەخێراتی بۆ کورسات سپاس بۆ ماڵە جوانەکەی کورسات کە هەمیشە پاڵپشتی شوێنەوار و کەلەپور و خەمێکی گەورەی لەسەرشان بووە هاوتای ئێمە لە پاراستنی دەستنووس و بەڵگەنامە مێژووی و معالیمی سلێمانی هاوکارمان بوون لە پاراستنی شاری سلێمانی و هەموو کوردستان و بەڵگەنامە مێژوەکان. سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان. کاک عرفان سەرتا لەوەوە دەست پێ بکەین ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە بیرۆکەیەک بۆ ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ دیارە میلەتانی زنووی دنیا بە کەلەپور و شوێنەوار ئەناسرێنەوە ئێمەی کورد ساحەبی دایان بەڵگەنامەی مێژووی گرنگین بەڵام تا ڕادەیەک ئاوڕێی جدی لەم بابەتە کەلەپوریانە نەدراوەتەوە. ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد لە ساڵی 2015 کە دامەزرا یەکەم کاری دروستکردنی مۆزەخانەیەکی فەرمی بوو بە ناوی مۆزەخانەی کەلەپوری کورد لە شاری سلێمانی پاشان گەشتینە ئەو بڕوایی کەوە فەراغێک هەیە لە بواری ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان. لە ساڵی 2010 سێ کارمەندی خۆی ڕێکخراوەکە لە بەرلین خۆبەخشانە تا ساڵی 2021 دەوراتیان بینیوە لەسەر پاراستنی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان. خۆشبەختانە ئێمە ئەم ساڵتوانیمان بە هاوکاری حکوومەتی هەرێم بەڕێبەراتی شوێنەواری هەرێم و شوێنەواری سلێمانی مۆزەخانەی سلێمانی و ڕێکخراوی گەردەی ئەڵمانی توانیمان ئەم پرۆژێ بخینە بواری جێبەجێکردنەوە کە بە شێوەیەکی زانستیانی سەردەم بتوانین دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکانی باپیرانمان بە شێوەیەکی زانستی بپارێزین و خوێندکاران بتوانن سوود لەم دەستخەتانە وەگرن کە لای ئێمە پارێزراون. بەڵێ کاک عرفان ناوڕۆکیان پرۆژەیەکە بۆ مشتوماڵکردنی دەستنووسەکان دەستان پێکردووە خۆی لە چیا بینێتەوە؟ ناوەڕۆکی ئەم پرۆژەیە کۆکردنەوەی دەستنووسە ئەرشیفکردنی دەستنووسە و ئەرشیفکردنی جلوبەرگی کوردی کۆنی سلێمانیە ئەرشیفکردنی جلوبەرگی کۆنی هەموو کوردستانە ئەرشیفکردنی تاسکڵا و هەیاسە و ئەو کەلەپورە گرنگانن کە لە وڵاتی نیشتیمانی ئێمە دروستکراون ئەرشیفکردنی فەرش و جاجم و بەڕێیە کە هەزاران ساڵە لەم وڵاتی ئێمە بەکارێت ئەم پرۆژەیە تەنها دەستپێکی بچووکیمان ڕاگەیاندنووە. ئەم پرۆژەیەکی گەورەیە پرۆژەیەکی استراتیژی ژێرخانی بنیادنانەوەی پاراستنی کەلەپور و دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان لە کوردستان. باشە کاک عرفان بازەوە دەکەی کە ئەم پرۆژەیە جارێ پرۆژەیەکی بچووکە و هەنگاوێکی گەورە دەبێت بۆ ئەو ئامانجی کە هەتانە بۆ کۆکردنەوەی دەستنووس و پاراستنی دەستنووسەکان بە شێوەیەکی گشتی هاوکاریەکان بۆ کۆکردنەوە و پاراستنی دەستنووسەکان چۆنە تاکو لە ناوچون بپارێزرێن؟ خۆشبەختانە ئێمە لەو لە ساڵی 2010ەوە کە ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە یەکەم جار لە کوردستانی نوێ ئەم پرۆژەیەمان بڵاو کردوێتەوە. خۆشبەختانە مامۆستایانی ئاینی خەڵکی خەمخۆری ئەم نیشتیمانە دایان دەستخەتیان پێشکەشی ئەم پرۆژەیە کردووە گەشتونەتە ئەو بڕوایی کەوا دەستخەتەکان لای ئەوان بە سەلامەتی نامێنێتەوە و لە ئێستاە ئومێدەوارم یعنی خەمخۆرانی سلێمانی حکوومەتی هەرێم مامۆستایانی ئاینی کەسانی ئەم وڵاتە خەمخۆرانی ئەم نیشتیمانە هاوکارمان بن لەم پرۆژە نیشتیمانی ئەم پرۆژەیە بۆ هەموو کوردستانە ڕاستە لە سلێمانیا کراوە لە پایتەختی ڕۆشنبیریا کراوە بەڵام پرۆژەکە لە ئایندەیە پەل ئەکێشێ بۆ هەموو کوردستان هەموو کوردستان سوودمەنە بن لەم پرۆژەیە یەکەم پرۆژەیە لە ئاستی هەرێم ڕێکخراوێکی ناوخۆی حکوومەتی هەرێم ئەرشیفی بەڵگەنامە مێژوویەکان بە شێوەیەکی زانستی لەم پرۆژەیە ڕاگەیەنێ لەم پرۆژەیە تەنها هەوڵ نەدراوە دەستنووس کۆ بکرێتەوە هەوڵ درراوە دەستنووس چۆن بپارێزرێت چۆن وا بکەین بۆ سەدان ساڵی داهاتوو ئەم دەستنووسانە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ئەکادیمی ئەم دەستخەتانە بمێننەوە لە کوردستانی خۆمانە. باشە پێویستە هاوکاریەکان چۆن بن؟ پێویستە هاوکاریەکان ئێمە لە کوردستانە چەند ناوەندێکمان هەن چەند دامەزراوەیەکمان هەن بۆ ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان من هەستەکەم ئێستا پەرش و بڵاوین پێویستە هەمومان بەیەکەوە کارکەین بەیەکەوە کار بکەین زیاتر ئەتوانین سوود لە ئاوات و ئامانجەکانمان ببینین ئەتوانین ئەو پارچە مێژوویە گرنگانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن بیرمان نەچێت ئێستا ئەمڕۆ ئێمە لە یادی ڕزگارکردنی شاری سلێمانیان بە درێژایی مێژوو ئێمەی کورد پارچە شوێنەواری و کەلەپوریەکانمان لە بەردەم تاڵان و هێرشی لە ناکا و ئەنفالکردن نابوون هەر میلەتەکەمان ئەنفال نەکراوە شوێنەوارشمان ئەنفال کراوە
یعنی ئێمە ئەگەر بە هەممانەوە تیمێک دروستکەین بە هەوڵی خەمخۆران ئەتوانین معالیمی شار معالیمی شوێنەوار دەستنووس بەڵگەنامەی مێژووی زۆر گرنگ تۆ لە بۆ نمونە ئەگەر یەک ڕێکخرا و کار بکایان حکوومەت و ڕێکخرا و کار بکاو لەگەڵ دامەزرا فەرمیەکانە کار بکەین ئەتوانین دەیان پرۆژەی لەمە گەورەتر بۆ ئەم نیشتیمانە بینە ئامانج. باشە ئێوە هەر ڕێکخراوەکە بتەنیا خۆتانیان بە هاوبەشی لەگەڵ چەند ڕێکخراوێکی تریشام پرۆژەیەتان دەست پێ کردووە. ئێمە لە سەرەتا ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد بە شەو نخۆنی دەست و پەنجەی کارمەندەکانی خۆمان تا دوی شەو تا سێی شەو ماوینەتەوە لە پێناو پاراستنی دەستنووس لە پێناو پاراستنی معالیمی شارە لە تا 2020 خۆمان بووین خۆشبەختانە لە 2020 بە دوا ڕێکخراوی گەردەهێنکردنی ئەڵمانی و بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی و بەڕێبەرایەتی شوێنەواری هەرێم مۆزەخانی سلێمانی گەشتینە ئەو بڕوایی کە دەستخەت ئەبێ لەژێر چاودێری حکوومەت دیارێمان بێت گەشتینە ئەو قەناعەتی کە ناوەندێک هەبێ ناوەندێکی فەرمی بێ بۆ کۆکردنەوەی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان لەبەرەوە گەشتینە ئەو بڕوایی کە دەستخەت هاوتای شوێنەوارە لە کەلەپور ئەبێ دوورخرێتەوە ئەبێ وەکو شوێنەوار تەعاملی لەگەڵا بکرێ خۆشبەختانە بە سپاسەوە بۆ بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی هاوکارمان بوون شوێنێکی باشیان بۆ دابین کردوین لەناو بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانیە کە لە ڕووی ئەمن و ئەمانەوە شوێنێکی زۆر گونجاوە بۆ پاراستنی دەستنووس ئەو شوێنێک کە هەڵمان بژاردووە لە ڕێی ڕادەی شێو پلەی گەرماوە زۆر زۆر گرنگە بۆ ئەرشیفکردنی بەڵگەنامە مێژوویەکان توانیمانە سوود لەو ئەزمموی ئەوان وەرگین ئەوانش توانیوانە سوود لە ئەزمموی ڕێکخراوی ئێمە وەرگن بەیەکەوە ئێستا کاری باشمان کردو ئایندەیەکی ڕوونتری ئەبێ بۆ ئەم نیشتیمانە. باش کاک ئیرفان دیارە لە کۆڵینەوە لەو دەستنووسانە گەڕانەوە بۆ مێژووی ئەو دەستنووسانە پێویستی بە توانە و سەلیقەی کەسانی ڕاهێنرا و هەیە لەو مەجالەیە لەو بوارەیە لە هەرێمی کوردستان تا چەندە تیمێکی شارەزا هەیە بۆ ئەوەی لە مێژووی ئەو دەستنووسانە بکۆڵدرێتەوە و هاوکات تا چەندە هەوڵ دەدرێت خەڵکی کورد ئەو کەسانی کە لە مەجالەیە کار دەکەن بنێردێنە دەرەوە بۆ ئەوەی لەم ڕووەوە زانیاری وەربگرن. خۆشبەختانە ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد پاڵپشت بە خەمخۆری ئەم نیشتیمانە ئێمە لەم پرۆژەیە دکتۆر سەلاحەدین سەنگاوی کە زیاتر لە 50 ساڵە لە بواری دەستخەت و ناسینەوەی دەستخەتەکانە کارەکە خۆشبەختانە لە 2010ەوە خۆ بەخشانە هاوکارمان بووە یەکێکە لە زاناکانی کورد گرنگە ئەم پرۆژەیە دەستنووسەکانمان خەڵکان بنێرنێ دەردەرەوە لە بۆ دیراسەکردن و چاکردن و ئەرشیفیان بەڵام گرنگتر ئەوەیە ئێمە دەستخەتەکانمان بڵاوکەینەوە چۆن بڵاویکەینەوە بۆ نمونە من نمونەیەکی گرنگت بێنمەوە ئەگەر یادمان بێت لە مەرافعی ئەوەی کە بەڕێز مامجەلال خوا لێ خۆش بێت خەریتەیەکی هێنا کە باس لە کەرکووک سەر کوردستان ئەمە پێویستەکە ئەبواە ئێمە ئەمەمان بڵاو کردایەتەوە لە هەزاران نامیلکە بە هەموو زمانەکانی سەرگۆی زەوی بۆی ئەم نامیلکەیە بگات بە دەستی هەموو کەسێ ینی ئێمە ڕاستە بەڕێزمام ئەمەی بڵاو کردوێتەوە بووە بە شاکارێکی گرنگ بووە بە ناسنامەیەکی گرنگ بۆ نێتەوەکەمان بەڵام گرنگتر ئەوەیە لە ناوەندەکانی زانکۆکان لە ناوەندەکانی خوێندگاکان لە ناوەندەکانی دەرەوەی وڵات ئەمانە بڵاو کرێنەوە لە نامیلکەکانە بۆی ئەم مافەی ئێمە نەخورێ ئێمەش هەر دەستخەت بێنین و لە ئەرشیفە هەڵگرین و بڵاوی نەکەینەوە و دەیان دەستخەتی کاگەحمەی شێخمان هەیە هەر هەڵ بڵاوی نەکەینەوە لە مجلەکانە بڵاو نەکرێتەوە لە جەریدەکانە بڵاو نەکرێتەوە دیراسە و توێژینەوەی لەسەر نەکرێت بەچی ئەچێت هۆکار ئەوەیە نەمانتوانیەوە سوودمان ینی بەجددی ئیهمالی لە خۆمانەوە هەبووە پشتگوێ خراوە ئەم ینی ئێمە هەوڵی ئەومان ناوە تەنها شت کۆکەینەوە بەڵام پشتیوان بەخوای گەورە لە ئایندەیە ئەمانە پشتیوان بە خەمخۆرانی ئەم نیشتیمانە هەوڵین بە هەمومانەوە ئەمانە بە هەموو کەسێ بناسرێن و ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد مۆزەخانەی کە لە پووری کورد سازنگە و مشتماڵی دەستنووسی کورد لە ئێستەوە دەرگای واڵایە بۆ هەموو خوێندکاران بۆ ئەو کەسانەی لە هەر شوێنێکی ئەم دنیایان لەبەرەوە ئەم دەستنووسانە تەنها مڵکی ئێمەی کوردنین مڵکی مرۆڤایەتین دەرگامان واڵایە بۆ هەر کەسێک توێژینەوەی زانستی لەسەر هەر پارچێکی کەلەپوری و لەسەر هەر پارچێکی دەستنووس کە لای ئێمە هەبێت دەرگامان کراوەیە ئێمە مۆزەخانەی سلێمانی بەڕێبەراتی شوێنەواری سلێمانی دەرگامان واڵایە بۆ خزمەت لەم بوارەیە. باشە کاگیرفانەگەر ئامارێکت لەبەر دەستا بێت تاسە چەند دەستنووس پارێزراوە وەروها ئەو دەستنووسانی کە پارێزراون دەستنووسی کێن ئایا دەستنووسی شاعیرانن دەستنووسی مێژوونووسانن بە شێوەیەکی گشتی دەستنووسەکان چۆنن؟ بەنسبەت ئەو دەستنووسانەی کە لە ڕێکخراوی بژانەوەی کە لە بورن
دەیان دەستنووسی بەڵگەنامەی مێژوین و ئەم دەستخەتانە دەستخەتی وایە جاری وایە 4 مانگەوێت تۆ کنە پشکنینی تیا بکەیت بۆی ساقی کەیتەوە نووسەرەکەی چێە ساڵی چەند بووە بەداخەوە بەشێک لەم دەستخەتانە ساڵەکانیان فەوتاوە بەڵام خۆشببختانە هەر لەم دەستخەتانی ئێمە شعرێکی نالیتایە دەستخەتی خۆیەتی پارێزراوە لای ئێمە و لە ئایندێکی نزیکە دوای چاکردن و سکانکردن و بە دیجیتالکردنی بڵاوەکەینەوە لە ڕاگەیاندنەکانە ئەوە پارێزراوە لە ئەرشیفی ئێمە ئەو دەستخەتانی کەش کە هەندی مامۆستا ئاینەکان ئێستا لە ژێر توێژینەوەی زانستیان بۆی بیست کە تۆ شتێک ئەعلانەکەی کە دەستخەتێ بڵاوەکەیتەوە تاو ئەبێت دڵنیا بیت 100% پیشانی چەند زانایەکی کوردی بیت لەگەڵ چەند ناوەندێکی دنیای دەرەوە ڕێکخراوەکەمان لەگەڵ زانکۆی بەرلین و لەگەڵ زانکۆی مینشن کار بەیەکەواکەین یاداشتی لێک تێگەشتنمان هەیە و ڕاو بۆچوونی ئەوانش وەرەگرین زۆر جار ئەو بیرمان نەچێت ئەم پارچەکە لە پوریانە یان شوێنەواریانە تەزویری تایە یعنی بێ بناسرێتەوە بۆیە ئێمە پرس و ڕاب بە زۆربەی ناوەندەکانەکەین لە ئاخیرە ئەگەینە نەتیجەیە کە ئەم دەستخەتە ڕەسەنە ئەم دەستخەتە ساحەبەکەی تەواوە هی وڵاتی خۆمانە ئەو کاتە ئێمە لە ناوەندە فەرمیەکان بڵاوەکەینەوە بە پشتیوانی خەمخۆرانی ئەم نیشتیمانە. باشە تا چەند توانراوە سوود لەو دەستنووسانە ببینرێت بۆ ئەوەی داهاتوو سوودی لێ ببینن هەڵبگیرێتەوە هیچ هەوڵێکی لەو شێوەیە دراوە؟ هەوڵەکان هەن هەوڵی تاکە کەسین بەڵێ بۆ من ئاگادارم کار کراوە لەسەر قورئانە پیرۆزەکانی ئەم نیشتیمانە بڵاو کراونەتەوە لە وەقایع لە سعودیا لە جامیعەی ئەزهەر بەڵام ئەمە لەسەر یعنی تاکە کەس کردوێتی حکوومەتی هەرێم نەیکردووە بۆیە ئێمە وەکو ڕێکخراوگەشتین ئەم قەناعەتە ئەم پرۆژێ بێ لەگە حکوومەتە بکرێ یعنی هیچ ئەبێ هاوتای وەکو هاوتای شوێنەوار بێت ئەبێ بە هەمومانە هەڵبین بڵین ئەمە دەستخەتەکانی ئێمە ئەمە جوغرافیای ئێمە یعنی ئێمە لەم ڕێکخراوی بژانێک کە لە پووری کورد دەستخەتێکی لایە مێژووی بۆ ساڵی 1800 ئەگەڕێتەوە بڕوات بێت باسی کوردستانەکە هەر چوار پارچە سنوور نەبووە باسی کانی و ئاوەکانێکە باسی ئەو نەو عەگوڵ و دار و درەختاناکە کە لەم چوار پارچەی کوردستانە هەبوون یعنی بەبێ ئەوەی سنوور هەبێت باسی زۆربەی شوێنە گرنگەکانی ئەم نیشتیمانەی کردووە کە ئێستا بەداخەوە سنووریان بۆ کراوە کە لە ئێمە جیاکرامانەمە لە ڕووی مێژووە ڕەنگە گرنگێکی زۆر گرنگە بێگومان زۆر گرنگە. باشە کاگیرفان دیارە باس لەوە دەکەیت کە زۆرێک لە هاوڵاتیان خۆبەخشانە و دەستنووسانی کە لایەن بۆ پاراستویانە و گەیاندویانە تا ڕێکخراوەکە بە شێوەیەکی گشتیە و دەستنووسانی کە لە دەرەوەن لە وڵاتانی دراوسێن چۆن کار لەسەر ئەمە دەکرێت تا ئەو دەستنووسانەش بگەڕێنرێتەوە بۆ کوردستان. پشتیوان بەخوای گەورە ئەگەر حکوومەتی هەرێم و خەمخۆرانی ئەم نیشتیمانە هاوکاری ئێمە بن من بەڵێندان ئێمە ساڵێککە لەم کاتەیە وە سەدان دەستخەتی ئەم وڵاتە سەدان دەستخەتی مامۆستا ئاینیەکان سەدان بەڵگەنامەی مێژووی لەم پرۆژەیە ئەپارێزرێت بەڵام ئێستا لەم بارودۆخەیە تەنها بە ئێمە ناکرێت بە ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد ناکرێت یعنی ئێمە ڕۆشتوین بە تااقەت پڕوکێن بە گشت قەیرانەکان ناچوین تەنها لە پێناو مەعالیمی شار تەنها لە پێناو ڕۆشنبیری شار تەنها لە پێناو خەمخۆری بۆ دەستخات بۆ شوێنەوارەکانمان بۆ کە لە پورەکانمان ئەوەی بتوانامان بووە بە شانازیەوە بە خەمێکی سەرشانی خۆمان زانیوە خزمەتکارێکی ئەم بەشەی کوردستان بوون ئەوەمانتوانی ئەگەر هاوکارمان بن دام و دەستگا فەرمیەکان خەمخۆرانی ئەم نیشتیمانە دڵنیا بەکاری لەوە باشترەکەین بۆ سلێمانی. کا عرفان لە سلێمانی یاخود لە کوردستان پەیوەندیتان لەگەڵ هیچ ناوەندێکی ئەکادیمی بۆ کە لە پور یاخود و دۆکمنتکردنی بابەتە کە لە پوریەکان هەیە؟ ئێمە لە سلێمانی وەکو ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد تەنها لەگە حکوومەتی هەرێما کار ئەەکەین ئێستا بە فەرمی لەگەڵ مۆزەخانەی سلێمانی لەگەڵ بەڕێبەراتی شوێنەواری هەرێم لەگەڵ بەڕێبەراتی شوێنەواری سلێمانی چکم ئێمە بە باشمان زانیوە ئەم کە لە پور و کەلتور و شوێنەوارە لەگەڵ ئەمانە چکم گرنگن پارچەی نیشتیمانین ئەبێت تۆماری فەرمی هەبێت لە دەوڵەت ئێمە لەگەڵ ئەم سێ ناوەندەیە بە فەرمی کارەکەین دەرگامان کراوەیە بۆ هەموو ناوەندێک دەرگامان کراوەیە بۆ هەموو زانکۆیەک ماڵی خۆیانە ماڵی هەمومانە ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد سەر و سەر چاومان هەر کەسەیە دەرگامان کراوەیە چکاتێن. باشە کاتە ئەم پرۆژەی کە دەستان پێ کردووە چانەوێت نەتیجەکەی چی بێت ئەنجامەکەی چاوەڕێکی ئەنجامێکی لەکەن؟ نەتیجەکەی ئەنجامەکەی ئەوەیە ئێمە بە درێژایی مێژوو شوێنەوار کە لە پور دەستنووس لە ناوچووە ئەمانەوێت چی دەستخەتەکانی کوردستان
جاجم و بەڕە تاسکڵا و هەزاران پارچەی مێژووی ڕەسەنی دەست و پەنجێ ئەم نیشتیمانە بپارێزین تەنها بە دوکۆمنت نا تەنها بە قسەی علامی نا تەنها لە جەریدە و نازان بە دیکۆمنتکردنێکی لە شاشێ ئەمانێ بەواقعی ئەم شتانە پارێزین کردومانە و لەو مۆزەخانەیە هەزاران پارچەمان پاراستووە بە چاودێری حکوومەتی هەرێم دیارە ئەمەرکە پێویستی بەڕاگەاندنەکانی خەمخۆرانی وەگەیەوەی بەڕێزە بە هاوکاری پاڵپشتی خەمخۆرانی ئەم نیشتیمانەیە ئەمە گرنگە بیان هێڵینەوە ئێمە لەم کەناڵە پیرۆزە ئێوە داوا لە مامۆستایانی ئاینی یەکەم هەمیشە خەمخۆر بن بۆ ئەم نیشتیمانە داوای هاوکاریتان لێکم پاڵپشتمان بن لەم پرۆژە گرنگەیە دەستخەتەکان بە سێ شێواز ئەتوانن بیهێنن بۆ ئەم سازنگە و مشتوماڵە کە یاسای شوێنەوار یاسای بەرکار ڕێگەی پێیاوە یەکێک لەو یاسایانە ئەو کەسانی کە دەستخەتیان هەیە ئەتوانن بیێنن لەو مشتوماڵە ئێمە بۆیان دیجیتاڵەکەین بۆیان چاکەکەین بۆیان ئەپێچینەوە وە کۆدێکشی ئەینە و دوای دەستخەتەکەشیان ئەینەوە ئەگەر خوا نەخواستە ئەو دەستخەتە لای ئەوش بسووتێت لای ئێمە بە دیجیتاڵی ئەمێنێتەوە وە ڕێگەیشکە ئەتوانێت ئەم دەستخەتە پێشکەش بەو ناوەند دەکات وەکو شانازیە بۆ باو باپیری خۆی هەزاران ساڵ بە ناوی خۆیان ئەمێنێتەوە لە پاشان لە ئایندێکی نزیکدا لە مۆزەخانەیەکی تایبەت ئەکرێتەوە تایبەت بە دەستخەتەکان وە ڕێگەیشی کەش هەیە یاسای عێراقی و یاسای هەرێم ئەم یاسایی تەدبیق کردو ئەتوانێت بەرامبەر پارەیەکی کەم پاداشتێکی مادی بکرێ بەڵام ئەوە لە دەسەڵاتی ڕێکخراوی بژانەوەی کە لە پوری کوردانیە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمە ئێمە تەنها دوو ڕێگەی پێشووتر ئەتوانین لەگەڵیانە لە خزمەتیانە بین. باشە دیارە گرنگی دەستنووسەکان لە ڕووی مێژویەوە باست کردووە کە گرنگی خۆیەوە ڕەنگە لە داهاتووشدا بکرێتە مۆزەخانە و کە ئەمە وا دەکات نەوەی نوێ بە مێژووی ڕابردووی ئاشنا بێت بابەتێکی دیکە هەیە پاراستنی کەلەپور و خانوە کۆنەکانە بە شێوەیەکی گشتی چۆن کار لەسەر ئەم بابەتە کراوە بەداخەوە کەلەپور یان خانوە کۆنەکان ئێمە بیرمان نەچێت لە باسی سلێمانیەکەین زۆر دوور ناکەینەوە ئەینا هەموو کوردستان و عێراق ئێستا خانوە کەلەپوریەکانی بەرەو لە ناوچوونەچن لە سلێمانی 106 خانوو تۆمار کراوە لە ساڵی 2006 بەڵام بەداخەوە ئێستا 106 خانووی ماوە لەو 106 خانووە حەڤە خانوو کڕاوەتەوە لە کابینەی 5 ئەو دەمە بەڕێزکە عومەر فەتاح حەڤە خانووی بۆ سلێمانی کڕیوەتەوە یەکێک نمونەیەک لەو خانووانە دیارە بیرمان نەچێت ئەم هەوڵانە بە هەوڵی بەڕێز جەنابی خوا لێ خۆشبوو مام جەلال و دەست و پەنجەکانی خاتۆیێرەوەی برای مححمد هەمیشە پاڵپشتی کەلەپور و شوێنەوار بوون ئەمە ئێستا لە بەرنمەیەکی وا ناکرێت حەقیان ناینێ چون ئەگەر باس کرێت بە چەند شەو بە چەند ڕۆژ باسی ئەم خزمەتی ئەمانکەن کە بۆ معالیمی شار و کەلەپوری ئەم نیشتیمانە کردێ کۆتایی نایە لەم حەڤە خانووە ئێستا یەکێک لەو خانوانە مۆزەخانەی کەلەپوری کوردە لە ئوتێل فەرەح و یەکێک لەو خانوانە ماڵی سۆفی کەریمە خانوویەکی جوانە ئێستاکە بۆتە ناوەندێکی جوان و یەکێک لەو خانوانە ماڵی پیرەمێندە نوێژان کراوەتەوە و من ئەلێرە داوا لە خەمخۆرانەکەم لەم ماوەیە خاتوشاناز داوای هاوکاری کرد لە خەڵکی سلێمانی معالیمی سلێمانی پارێزن ئێمە وەکو ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد ئامادەین هەر کارێک بە ئێماس بێرن ئامادەین کاریان لەگەڵکەین خزمەتی شاری سلێمانیکەین و من لێرەوە داوا لە شانازخانەکەم خوشکی گەورەمان ئێستاکە ماڵی پیرەمێردی شاعیری نەتەوەکەمان تەواو بووە داواکارم بە هەمومانەوە بیکەین بە مۆزەخانە ئێمە وەک ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد ئامادەین دەیان پارچە کەلەپوری پێشکەش بۆ مۆزەخانەیە بکەین کە لە ماڵی پیرەمێردی شاعیری نەتەوەکەمانە بۆی بتوانین لەم نەورۆزەیە ڕۆحی پیرەمێرد شارکەین ماڵەکەی بکەین بە مۆزەخانەیەک بێتە جێی شانازی بۆ شار و هەموو کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان باینتان باش دەستان خۆش زۆر بەڕێز ئێرفان عوسمان سەرۆکی ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد دووبارە بەخێر هاتی زۆر سپاس بۆیەوە سپاس